بناوی خوای بەخشندەی میهرەبان بەناوی گەلی کوردستان دانیشتنی ژمارە 3 نەئاسایی ساڵی یەکەم خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەست پێ دەکەین. لە دەستپێکە لە ساڵیادی پێنجەمین ساڵیادی هێرش و پەلاماری دڕندانەی داعش بۆ سەر قەزای شەنگال و دەوروبەری و ئەو ئازار و ناسۆر و ماڵوێرانەی بەسەر دانیشتوانەکەی داهات و بەتایبەت گەلی ئێمەی ئێزدی کردە ئامانج و بە گشتیش کەس لی پارێزراو نەبوو سەری ڕێز و نەوازش بۆ ڕۆحی بەرزەفڕی شەهیدەکان دائەنوێنین و فەرمون پێکەوە بە دەقیقەیەک وەستان بۆ ئاسوودەیی ڕۆحی قوربانیان و نزای گەڕانەوە بۆ بێسەر و شوێن کراوان و ساڕێژبوونی برین بۆ ڕزگاربووەکان بکەین. فرمو. ئێستش داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەم کە پوختەی کۆنووسی کۆبوونەوەی پێشوو ناوی ئامادە نەبووان بە مۆڵەت و بێ مۆڵەت لەگەڵ بەرنامەی کاری کۆبوونەوە بخێنێتەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی مادەی 5 و بڕگەی یەکەم دووەم سێیەم مادەی 16 بڕگەی سێیەم لە مادەی 18 و بڕگەکانی یەکەم و پێنجەم لە مادەی 54 مادەکانی 47 و 52 و 55 و 56 و 57 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داش عێراق دەستەی سەرۆکاتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 3 ئاسایی نائاسایی ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کات 11 پێشنیوەڕۆ ڕۆژی شەممە ڕێکەوتی 3 ئەم شێوەیە بێت. یەکەم دەنگدان لەسەر پێشنیازی بریاری دیارکردنی ڕۆژی 3/2014 وەک ڕۆژی کۆمەڵکوژی یەزیدیەکان بەپێی حکمی مادەکانی 91 93 96 97 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. پوختەی دانیشتنی ژمارە 2 نائاسایی ڕۆژی پێنجشەممەی ڕێکەوتی 1/8/2019 بەم شێوەیە خوارەوە بوو. 1 دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. 2 دەقیقەیەک وەستان بۆ گیانی پاکی شەهیدان. 3 خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن و ناوی نەئامادەبوو ئەندامانی دانیشتنی پێشوو بە مۆڵەت و بەبێ مۆڵەت لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. 4 دەستپێکردنی بڕگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. 5 خوێندنەوەی دووەم و گفتوگۆکردنی پێشنیازی بریاری دیارکردنی 3/8/2014 وەک ڕۆژی کۆمەڵکوژی ئێزیدیەکان. 6 کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. ناوی ئەو ئەندامانەی مۆڵەت پێدراویان بەبێ مۆڵەت ئامادە نەبوون بۆ دانیشتنی ژمارە 2 نائاسایی خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە بڕواری 1/8/2019. 1 ئاشنا عەبدولقادر عەبدوڵڵا قادر مۆڵەت. 2 ئیحسان محەممەد سەلیم مۆڵەت. 3 ئیدریس ئیسماعیل عەبۆش مۆڵەت. 4 ئەرشەد حوسێن محەممەد مۆڵەت. 5 ئیسماعیل عەلی تەها شاند کراو. 6 باپیر کامەلە سلەیمان ئامادە نەبوو. 7 باڵام بۆ محەممەد عەلی مۆڵەت. 8 بەختیار شوکری اسماعیل مۆڵەت. 9 بەهجەت عەلی ئیبراهیم مۆڵەت. 10 جنان جەبار بۆیە مۆڵەت. 11 جیهاد حەسەن ئیبراهیم شاند کراو. 12 جوان یونس محەممەد مۆڵەت. 13 دابان محەممەد حوسێن مۆڵەت. 14 ڕزگار عیسە سوار مۆڵەت. 15 ڕیڤنگ محەممەد مۆڵەت. 16 سعید مستەفە تەتەرخان مۆڵەت. 17 سەلمە فاتح تۆفیق مۆڵەت. 18 سەرکۆ ئازاد حوسێن مۆڵەت. 19 شوان کەریم محەممەد مۆڵەت. 20 سەباح محمود محەممەد مۆڵەت. 21 عوثمان عەلی اسماعیل مۆڵەت. 22 عوثمان کەریم سوارە مۆڵەت. 23 عەلی حەمە ساڵح مۆڵەت. 24 لیزە فەلەکەدین سابر مۆڵەت. 25 هەوڕەمان حەمە شەریف مۆڵەت. 26 هێرش حەسەن حەمەد شاند کراو. بەڕێز سەرۆک پەرلەمان باپیر کامەلە مۆڵەتی وەرگرتووە نووسرایە ئامادە نەبوو. ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئاماژە بەدەی یادداشتی ژمارەیەک لە پەرلەمانتارانی بەڕێز سەبارەت بە پاراستنی شکۆی سیمبوڵەکانی کوردستان کە تیا داوایان کرۆ ناوەڕۆکی یادداشتەکان بکرێتە بابەتی ئەم کۆبوونەوەیە. ئێمە لە دەستەی سەرۆکاتی پاڵپشت بە دەقی بڕگەی یەکەم لە مادەی 8 لە پەیڕەوی ناوخۆ کە تیا هاتووە
دانیشتنی نائاسایی تەنیا بۆ تیاڕوانینی ئەو بابەتانە دەبێت کە لە بانگێشتەکەدا دیاریکراون و لە بانگێشتی ئەم کۆبوونەوەش تەنها تەوەری بەرنامەی کار بریتی بۆ لە دەنگدان بە پێشنیازە بڕیاری دیاریکردنی ڕۆژی 3 2014 وەک ڕۆژی جینۆسایدی ئێزدیەکان بڕیارماندا کە داواکاری هاتوو لە یادداشتی پەرلەمانتاران پاڵپشت بۆ دەسەڵاتەی کە بەپێی بڕگەی دەیەم لە مادەی 16 پەیڕەوی ناوخۆ پێمان دراوە بکەینە ناوەڕۆکی یادداشتێکی نیگەرانی و هەڵوێز دەربڕین و ئاراستەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی بکەین لەبەر ڕۆشنایی مادەکانی 12 110 115 دەستوری هەمیشەیی عێراقی فیدراڵ و یاسای ئاڵای هەرێمی کوردستان ژمارە 14 ساڵی 1999. ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئێستش ئاماژە بە بڕگە دوو لە مادەی 49 ڕێگە بە خات و هەدیە دەین بفەرمێت قسەیەک بکە بەمەرجی پابندبوون بە ناوەڕۆکی ئەو نووسراوەی کە ئاراستەی دەستەی سەرۆکایەتی کردووە. فەرموون. دەستوری خودێ بەڕێز سەرۆکە پەرلەمانی بەڕێزان گشت ئەندامێن پەرلەمانی کوردستانێ ڕۆژەکە پڕی خەمگین و گل و کۆڤاندا و خەلکێمەی ئێزدی تێڕە دەرباز بێت ئەو ژی بۆرینە 5 ساڵە سەر ئەنجامدانە کۆمکوژی و جینۆسایدا ئێزدیە سەردەستێ تیرۆریستێن داعشێن هۆڤانە لە 3 2014 کو تراجیدیا چرخێ 21 بوو بوجیە هەندێ کوب هەزارە جانگۆری بوونە قوربانی و بەتر 6500 ژن و زارۆکە هاتنە ڕەواندن و کەفتنە دەستێوان تیرۆریستێن هۆڤانەدا. هەشتی گۆرێن بکۆم لە بدۆرخۆ هێلان 68 مەزارگەه و جهێن پیرۆزێن مە ئێزدیا هاتنە هەڕفاندن و پەقاندن. وژ ئەگەرێ وێ جینۆسایدێ 360,000 ji xelkê me aware bûn û hetano ke jiyaneke sext û dijwar de di kempa de dijîn û çaverê vegerandinê ne. Supasîva û destpêşxeriya Rêzdar Nêçîrvan Barzanî serokê hikûmeta kabîna heştê ku bi tir ji 3500 ji wan hatine rizgarkirin û bi tir ji 2908 kes tanoke destê wan tîrorista dane û dibê serûşûnin. Hîvî û daxwazên me êzidiya divê rojê de ew in ji berêz Kak Mesrûr Barzanî serokê hikûmeta nû a Herêma Kurdistanê û tevaya hikûmeta nû û bi taybet Wezareta Şehîd û Enfal kiriya ku yetmayî jî bihêne rizgarkirin. Ev bîrînana bû hevdem gel enfal û komkujiya Barzaniya ku piştî borîna 36 sala jinû gorên bikom li biyabana başûrê Iraqê diêne diyarkirin ku me hingî perleman nebû rûniştinên taybet bikeyn û em bikeyne ênkem pêngav bû bi destveînana mafên qurbaniyên wan komkujî û jînosayîda. Em wekû frakisyonên îmzakirî û piştevaniya hemû pêk hate û xuşk û birayên me li frakisyonên cuda cuda li Perlemanê Kurdistanê dê îro rûniştineke mêjoyî bo pesendkirina biryareke taybet li dor komkujiya êzidiya wek rit îtîbareke meعنewî bi qurbaniyên wê komkujî û jînosayîda êzidiya wek erkekî piçûk li ser milên Perlemanê Kurdistanê bi wê umêdê de û di ayînde de biqarîn keysa jînosayîda êzidiya bikeyne nîvdewletî û dadperwerî têda berqerar bêt. و ئەو نەهامەتیە هاتیە سەرێ خەلکێ me li qeza Şingalê dawiyê bi jiyana awerebûnê bînin. Berêzan, xuşk û birayên perlemanter, frakisyon û pêkhatên Kurdistanê komelgeha êzidî hosa çaverê dikin ji me hemûwan ku em parêzerên xwast û mafên wan bîn bi rêya desthilatên me yên dariştin û derêxistina yasaya ku hejî qurbaniyên wan bin. Silav û serê xwe diçemînin beramber cangoriyên Şingalê û hemû cangoriyên Kurdistanê ku her bostek ji axa Kurdistanê qurtal kirbit. Serşorî bo dijminên milletê me her aram û avedan bit Kurd û Kurdistan zor spas. زۆر سوپاس. بەڕێزان ئێستش دەست بە جێبەجێکردنی بەرنامەی کارەکەین و زۆر بە خێراتنی بەڕێز وەزیری شەهیدان و بەڕێز
وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان و سەرجەم میوانە بەڕێزەکانەکەین. بەرنامەی کاریش بریتیە لە دەنگدان لەسەر پێشنیازە بڕیاری دیاریکردنی ڕۆژی 3/8/2014 وەک ڕۆژی کۆمەڵکوژی ئێزدیەکان بۆ مەبەستە داوا لە سەرۆکایەتی هەردوو لیژنەی کاروباری یاسایی و شەهیدانەکەین بۆی بفەرمونون. بەڵێ بەڕێزان، بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی فەرموون دەست بە خوێندنەوەی ناونیشان و یەک بە یەکی بڕگەکانی پێشنیازە بڕیارەکە بکەن بەمبەستی دەنگدان لەسەری. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر راپۆرتی هەردوو لیژنەی کاروباری یاسایی و لیژنەی شەیدان جینوساید و زیندانیانی سیاسی حەز دەکەم ڕوونکردنەوەیەک بدەم. دوای خوێندنەوەی دووەم لەسەر پێشنیازی بڕیاری دیاریکردنی ڕۆژی 3/8/2014 وەک ڕۆژی کۆمەڵکوژی جینوسایدی ئێزدیەکان لە دانیشتنی ژمارە 2 ناسای پەرلەمانی کوردستاندا و بەپێی ئەوە کۆدەسەڵاتانەی بڕگەی دووەم لە مادەی 89 پەیڕەوی ناوخۆی پەرلەمان دیاریکراون بۆ لژنەی تایبەتمەند و لژنەی کاروباری یاسایی بە مەبەستی بە هەند وەرگرتنی ئەو پێشنیار و ڕایانەی کە لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە ئاراستە کراون. لژنەی کاروباری یاسایی و لژنەی شەیدان و جینوساید و زیندانیانی سیاسی کۆبوونەوەیەکی هاوبەشیان ئەنجامدا بوو نووسینی راپۆرتی هاوبەشی سەبارەت پێشنیار و ڕایەکانی ئەندامانی پەرلەمان کە ئێستا لە بەردەستانە جگە لەو پێشنیارانەی خوارەوە. ئەو پێشنیارانەی کە ناکۆکن لەگەل پێوەرەکانی مادە 79 پەیڕەوی ناوخۆی پەرلەمان، ئەو پێشنیارانەی کە پشتگیریان بەدەست نێناوە بە پێ بڕگەی سێام لە مادەی نۆتۆیەکی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان، ئەو پێشنیارانەی کە ئاراستەکراون لەسەر خاڵی دووەمی ئەم پێشنیازە بڕیارە لەبەرەوەی هەردوو لژنەی تایبەتمەند بە پێی بڕگەی دووەم لە مادەی 89 دەڕشتنەکەی گۆڕاو لە دانیشتنی خوێندنەوەی دووەمدا، ئەو پێشنیارانەی کە ئاراستەکراون لەسەر ناوی دەولەتی ئیسلامی تکایە داوەلە بەڕێستان دەکەین ئەو پێشنیارە بخرێتە دەنگدان پێشەوەی ببێتە ئەساسی پێشنیازی یاساکە و پەسەند بکرێت. زۆر سپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێز ئەندامانی پەرلەمانی بەڕێز، دیارە بێگومان ئێمە بەپێی مادەی 85 لە پەیڕەوی ناوخۆ ئێمە وەکو لیژنەی یاسایی تەنها دەتوانین داڕشتنەوەی یاسایی دڵنیا بین و دژ بە دەقە یاسایەکان نەبێ، بەڵام پێشنیارێکی زۆر هەبوو کە لە ناو ئەسلی یاسایەکان نەبوو. ئێمە لە ئێستا لە راپۆرتەکەدا ئاماژەمان پێداوە، بەڵام پێویستی بە دەنگدانە و ئێمە ڕۆژە لە لیژنەی یاسایی خستمانە بەردەمی بەڕێستان کڕای هەردوو لیژنەی لەسەرە. ئەمەش کاک بژار ئێستا کە ڕوونکردنەوەیدا بە تایبەتی لەسەرەوەی کە دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسراوە بە داعش، ئەمە یەکسەر بکەین بە ناو دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام کەوانە داعش. ئەمە یەکیان. دووەمیشان بەپێی ئەمەی دەستوریەکە دەقە دەستوریەکان، ئێمە دەقێکی دەستوریمان هەیە و مادەکەشمان دیارە و پێشنیاری ئەوەش دەکەین کە لە زۆربەی پێشنیارەکان تێیدایە بۆ ئەوی کە بەڕاستی لەم یاسای نیشتمانیە زۆر ڕەهێجایەکان لەسەر بەش نەبێت دەنگکار. من وەکو ڕێی خۆم ئەمە ئەوە دەکەم مادە 132 بڕگە 2 ئیزافە بکەین بۆ سەر ئەو مادەی کە زۆربەی ڕایەکان لەسەر ئەمەش بوو بخرێتە هەر سەر وەک ئەسلی یاسایەکە کە پێویستی بە دەنگدانە. سوپاس بۆ جەنابتان.
بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی بەڕێزان لیژنەی تایبەتمەند لەبەرەوەی لە ناوەڕۆکی راپۆرتەکەیە ئەو پێشنیارانە بەجیا نەهاتوون لەبەرەوە ئێمە بە ناچاری پابەند دەبین بە ناوەڕۆکی راپۆرتەکە و فەرمونون لە ناونیشانی بڕیارەکەەوە دەست پێ بکەن. وڵا ئەگەر ڕخسەتە بێت جەنابی دکتۆر. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە بە پێی مادەی 91 بەڕاستی مافیۆمان نییە کە جگە لە داڕشتنەوە هیچ گۆڕانکاریێک لە ئەستی راپۆرتەکە بکەین. بەڵام ئێستا لە دەقەکەەوەی لەبەردەستی ئەنداماندایە ئێمە گۆڕانکاریمان بەڕاستی لە وشەی دەوڵەتی ئیسلامی بەناو دەوڵەتی ئیسلامی کەوانە لە عێراق و شام کەوانە داعش کردووە. بۆیە ئەمە چکە ئەو ڕۆژە وەکو لیژنەی یاسایی جاریشتر دەرم ئێمە قسەمان کرد کە ڕەزامەندی هەردوو لامای لەسەرە یا ئەوەتانی دەبێت ئەمە بەجیا دەنجی لەسەر بدەین بۆی کە بەڕاستی دەنا ئەمە ئەستی راپۆرتەکەی ئێمە گۆڕانکاریەکەمان کردووە. زۆر سپاس. بەڕێز لیژنەی یاسایی لە پێشنیاری ئەخیر وەک خۆی وشەی بەناو لادەن هەر نابێت یابێ چکە ئەسڵەن دەنگمان لەسەر نەداوە بەبێت دەنگدان لەسەری ئیزافەمان کردووە ئیزافەتان کردووە بەڕێستان و ئێستا بە ناونیشانی پێشنیازە بڕیارەکە دەست پێ بکەن دوای کە چوینە سەر مادەی یەکەم قسێکی ترمان دەبێت یا خاڵی یەکەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە ناونیشانی پێشنیازی بڕیارەکە سێ پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم پێشنیازی بڕیاری دیاریکردنی سێی ئابی هەموو ساڵێک وەک ڕۆژی کۆمەڵکۆژی جینوسایدی ئێزدیەکان. بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئێمە سێ سێ بژاردەمان هەیە بۆ ناونیشانی پێشنیازە بڕیارەکە یا کە لە ئایندەیە دەبێتە بڕیار دوای دەنگدان یەک دایان خەینە دەنگدان هەر کامیان زۆرترین دەنگی هێنا ئەوە دەبێتە ناونیشان. پێشنیازی یەکەم پێشنیازی بڕیاری دیاریکردنی سێی ئابی هەموو ساڵێک وەک ڕۆژی کۆمەڵکوژی لەناو کەوانە جینۆسایدی ئێزدیەکان. کێ لەگەڵ ئەم بژاردەیە؟ نۆ کەس لەگەڵ ئەو بژاردەیە بژاردەی تر؟ بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیاری دووەم پێشنیازی بەریاری دیاریکردنی ڕۆژی 3/8/2014 وەک ڕۆژی کۆمەڵکۆژی جینوساید و قەرەبووکردنەوەی ئێزدیەکان. بەڕێزان ئەندامانی پەرلەمان کێ لەگەڵ ئەم پێشنیارەیە پێشنیازی بڕیاری دیاریکردنی ڕۆژی 3/8/2014 وەک ڕۆژی کۆمەڵکوژی لەناو کەوانەیە جینۆساید و قەرەبووکردنەوەی ئێزدیەکان فەرموون دەست بەرزکەنەوە. دە کەس لەگەڵ ئەو بژاردەیە. بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی سێهەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازی سێهەم وەک خۆی ئەسڵەکەی دەڵێت پێشنیازی بڕیاری دیاریکردنی ڕۆژی 3/8/2014 وەک ڕۆژی کۆمەڵکوژی جینوسایدی ئێزدیەکان. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان پێشنیازی سێم پێشنیازی دیاریکردنی ڕۆژی 3/8/2014 وەک ڕۆژی کۆمەڵکوژی جینۆسایدی ئێزدیەکان کێ لەگەڵە؟
نه هشتا و دو لێرە بۆ خۆی نانە 65 فەرمونون دەستاندانێن بەڕێزان ئەندامانی پەرلەمان ناونیشانی پێشنیازە بڕیارەکە بەم جۆرە دەبێ بەدەنگی 65 پەرلەمانتار بڕیاری دیاریکردنی ڕۆژی 3 2014 وەک ڕۆژی کۆمەڵکوژی جینۆسایدی ئێزدیەکان بەڵێ فەرموو سەرۆکی لیژنەی یاسایی فەرموون خاڵی یەکەم بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە خاڵی یەکەم پێشنیاری یەکەم بکرێتە 5 بەرگە بەم شێوەیە ئەلیف ئەو کوشتار و کومەڵکوژیەی دەرحەق بە ئێزدیەکان لە ناوچەی کوردستانیەکانی دەرەوەی هەرێم ئەنجام دەڕا خەسڵەتی تاوانە نیودەولەتیەکانی جینوساید دژ بە مرۆڤەتی و جنگ لە خۆ دەگرن با هەموو ئەو تاوانانەی لە بەرگەی یەکەمی ئەم مادەیەدا ئاماژەیان پێکراوە کردەی تیرۆریستین و لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی طبعا لێرەش بەناوەکە مەسح دەبێت بەێ لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی دەولەتی ئیسلامی لە عێراق و شام داعش ئەنجام دراون جیم ئاماژە بە بەرگەی جیم ئاماژە بە بەرگەی دوو لە مادەی 132 دستوری هەمیشەی عێراقی فیدرال دەولەتی عێراق بەرپرسە لە قەرەبووکردنەوە و دابینکردنی ماف و ئەمتیازاتی قوربانیان و ئاوادانکردنەوەی ناوچەکە دال حکوومەتی هەرێمی کوردستان پابند دەبێت بە دانوستاندن و هەماهەنگی بوو بە دەستێنانی مافی کەس و کاری جینوساید کراوان لەبەر ڕۆژنایی بەرگەی سێمی ئەم مادەیە ها حکوومەتی هەرێمی کوردستان پابند دەبێت بە دروستکردنی مۆنومنتێک بوو بە دیکۆمنتکردنی بەڵگەکانی تاوانەکە زۆر سپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمان کێ بەڵێ فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لە کۆبوونەوەی ڕابردوو باسمان کرد بۆ هەموو ئەو بەرگەیە کە دێتە پێشەوە ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە ناو کاوانی داعش بەناو دەوڵەتی ئیسلامی ئێمە داوامان کرد کە هەموو یا بەلانی کەم ئەم دەوڵەتی ئیسلامی لێ لا ببرێ وەکوڕونم کردەوە بەڕاستی زوڵمە دەوڵەتی ئیسلامی بێتە ناو مۆزوعی کە ئەگەر دەوڵەتی ئیسلامی چۆن ئەهموو زوڵم و ئەهموو کۆمەڵکوژی و ئەهموو تاوانکاری دەکات تەبان بۆیە بەڕاستیمە دەڵێن بەلانی کەم بە لە هەموو ئەو بەرگەی کە باسی ڕێکخراوی تیرۆریستی تەرح کراوە بۆ پشگیریش باشی بەدەستێنەوە بەناو دەوڵەتی ئیسلامی ئێمە میلەتێکی مسلمان چۆن بچینە ژێرباریەوەی دەوڵەتێکی ئیسلامی هەبووە زوڵمی کردووە و تاوانکاری کردووە کۆمەڵکوژی کردووە دەبێت لە هەموو بەرگەکان بنووسێ بەناو بەڕێزان ئەندامانی پەرلەمانی بەڕێز لە هەندێک لە پێشنیارەکان وشەی بەناو زیاد کراوە لە هەندێک لە پێشنیارەکان وشەی بەناوی تیانە یعنی ئەو پێشنیارانەی کە وشەی بەناوی تایە وازحە و ئەوانەی کە پێشنیارانەی وشەی بەناوی تیانە وازحە یعنی دیاری کراوە و وازحە ئەوەی لەگەڵەوەی وشەی بەناو بێ دەبێت دەنگ بداتە ئەو مختەرەحە و ئەوەی لەگەڵە مشکلە نیە بەلایەوە و وشەی بەناوی تیا بێ دەنگداتە مختەرەحەکەی تر ئێمە لە بەردەم ئالیەتێکی دەنگدانین ڕەنگە ئەم ئالیەتی دەنگدانە کەم و کورتی هەبێ و پێویستی بەوەیە چاکی بکەین بۆ ئەوەی دەسەڵاتی هەندێک دەسەڵات بدرێ بە لیژنەی یاسایی ڕێک بە نەس ئەوەی جەنابتان نهێن و لە ناو ڕاپۆرتەکانیان نادای بنێن و ناچار بین ئیلا ئێمە اختیارێکمان هەبێ لە بینی 1 و 2 پێشتر بە گوێرەی پەیڕەوی کۆن لیژنەی یاسایی بۆی هەبوو هەندێک اجتیهادات بکە ڕێیەکان تێکەڵکە تەوفیق لە بینی ڕێیەکانە بکە لەبەرەوە بێ بیر لەوە بکەینەوە لە هەمواری
پەیڕەوی ناوخۆ کە لە یەکینۆ دەیکەین معالەجەی ئەم حاڵەتە بکەین هەم ئێمە لە دەستەی سەرۆکاتی و هەم لیژنە تایبەتمەندەکان و لیژنەی یاسایی دەستیان بەسراوەتەوە بە نەبوونی مرونەت لە ناو ئەو دەقەیە لەبەرەوە هەر بەڕێزێک لەگەڵ ئەوەیە وشەی بەناو هەبێت دەتوانێت دەنگ بەو مختەرەحانە بدا کە وشەی بەناوی تێدایە ئێستا پێمان بڵێن مختەرەحی ڕەقەمیەک وشەی بەناوی تێدایە بەڕێستەرۆکی پەرلەمان ئەمەی تێیدا من ڕوونکردنەوەیەکم لە سەرەتادا ئەمە بەڕاستی پێمان وا بوو دەتوانین یعنی ئەم دوو لیژنە بەڕێزە ئەم پێشنیارە جێبەجێکەین ئەمە نەکراویستمان ئێستا بیخێنێ دەنگدان ئیتر نەخرایە دەنگدانەوە بە هەر حاڵ ئێستا ئەوەی تەنها لە وەک خۆی بەناوەکەی تێدانە ئێستا ئەمە یعنی ئەلێرانە خۆی ئەسلەکە وایە بەناو دەوڵەتی ئیسلامی ئێستا لەم پێشنیازی ئێستا خوێندرایەوە لە پێشنیاری یەکەمیان تێیدایە یعنی ئەو هایە کە دەقەکە خوێندراوەتەوە نووسراوە لە ناو ئەسلە مەسەلە زۆر سپاس لە هەمووی بەس لە وەک خۆیەکە ناتوانین وەک خۆیەکەی لەبەوەی دەنجی لەسەر نەدراوەگە دەنگ بدرا لە هەموو بادەکان کە گەیشتەوە خۆی لەو تێیدانێ زۆر سپاس بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی بەڕێز سەرۆک پەرلەمانی الدیف واندا سەڵاتین پەیرەویدا ئەمە دانیشتنا خوێندنا دوێدا هەردوو لیژنێ تایبەتمەند لیژنە یاسایی و لیژنە شەیدان و جینۆساید و زیندانیان سیاسی ئەم گەشتنەوەی قەنەعاتێک و دارشنەکانی بکەین الدیف پێشنیاری چەند ئەندام پەرلەمانە یا درستتر و یا قانونیتر ئەوە الدیف بەرگە دوو شمادە 87 پەیرەوی نافخۆی پەرلەمانی کوردستانی کو دبێژێت ئەگەر راپۆرتی لیژنەی تایبەتمەند دارشتنێکی نوێ پێشنیاز کرده بێت بۆ پرۆژە یان پێشنیازەکە بە دەنگدان بڕیا لە سەروەرگرتنی ئەو دارشتنە بە بنەما بۆ گفتوگۆکردن دەدرێت حەستکەم هەر نوکەژی باشە ئەگەر ئەف جملە بەناوی دەوڵەتی ئیسلامی نوکەژی هەلدیف پەیرەوی بخرێتە دەنگدان باشترە یەکلا دەبێ ئەو کێشە بەڕێز لیژنەی تایبەتمەند بەڕێز قسەی خۆتان لەو بارەیە بکەن زۆر سپاس بەڕێی ئێمەش بەڕێز سەرۆکی پەرلەمان هەولەک و جەنابتان ئاماژەتان پێدا بەڕاستی بەناو لە ئەسلی بابەتەکەدا نەبوو چونکە دەنگیشی لەسەر نەدراوە بۆیە ینی پێم باشە وەکو خۆی بمێنێ پێشتر لە ئەوەی پێشنیازی کۆن دەناویدا نەبوو بۆیە وەکو خۆی بمێنێ بەڕێی لیژنەی یاسایی و لیژنەی شەهیدانیش دەنگدانی لەسەر بکرێ باشترە کەواتە بەڕێزان ئەی خەینە دەنگدانەوە پێشنیازی یەکەمە خەینە دەنگدانەوە چەند کەس لەگەڵ بژاردەی یەکەمە لە ناو بژاردەکەی تایەتی ئەڵێ بەناو تایەتی چەند کەس لەگەڵ بژاردەی یەکەمە لە ڕاستی ئەو هەموو نقطە نیزامی وەرناگرێت چکار بۆ هەر بۆ عینەن مەبەستە وەکو وتم ڕوونم کردەوە دەستی ئێمە لە دەستەی سەرۆکایەتی و دەستی لیژنە تایبەتمەندەکانیش بە دەقی ئەم پەیڕەوە گیراوە کە مەجای ئیجتیهادی تیانە هێشتۆتەوە ئەگینا وشەی بەناو لە زۆرترین شوێنە داواکراوە بەڵام لە ناو داڕشتەیەکە داواکراوە ئەو داڕشتەیە ئێستا لە ناو بژاردەکانایە هەر بەڕێزێک لەگەڵ ئەو بژاردەیە خۆی پێشتر عەرزی کردووە لە ناو داڕشتەکەیە وشەکەی تایە دەنگ بەوە دەدا ئێمە نەمانتوانیوە لە کۆی ئەوەی کە بەڕێزان قسەیان کردووە شتێکی تێکەڵەیەک دروست بکەین لەبەرەوەی پەیڕە و دەستی گرتوین کە من بۆ خۆم لەگەڵەوە بتوانین ئەوە بکەین هیوادارم لە ئایندە ئێمە بتوانین معالەجە ئێمە بکەین فەرمون بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر سێ پەرلەمانتار بۆیان هەبێ پێشنیارێک تەسبیت کەن لە مقتەرەحی دەنگدانە ئەوە لیژنەی یاسایی یا لیژنەی تایبەتمەندیش ئەولاترە بەوەی کە پێشنیارەکەی بخرێتە دەنگدان ئێستا لیژنەی یاسایی ئەوەی پێشنیار کردووە بە بڕای ئێمە ئەو پێشنیارەی بخرێتە دەنگدان شتێکی زۆر سەحەیە بە حکمیەوەی کە ئەگەر سێ پەرلەمانتار بۆی هەبێت کە لیژنەی تایبەتمەند و لیژنەی یاسایی ئەولاترە کە پێشنیارەکەی بخرێتە دەنگدان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندام پەرلەمانە بەڕێزەکان بەڕاستی ئەوەی کە دەیبینین لە بەردەستمانایە لە هەندێک لە پێشنیارەکان کە کراوە
وشەی بەناوی تێدایە لە هەندێکی تێیدا نییە بۆیە ئێمە ناتوانین دەستکاریکەین من پێم وایە وەکو خۆی بیخەرە دەنگدانەوە هەمووی چ بڕگەیەک دەنگی زۆر هێنا ئەوە دەبێتە ئەساس بۆ مادەکە و ئەو بەڕێزانەش لەگەڵ ئەوەن کە بەناوی تێدا بێت دەتوانن دەنگ بۆ بڕگەیە بدەن پێم وانیە وشەی بەناو بە تەنها بخرێتە دەنگدانەوە سپاس بۆ بەڕێزان بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئێمە پابەندی پەیڕەوە بین ئەگەر بەدڵیشمان نەبێ پێشنیازی یەکەمە خەینە دەنگدان وەکەوەی لە بەردەستانایە و بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی خوێندیەوە کێ لەگەڵە؟ بەڕێزان فەرموون دەستاندانێن پێشنیازی یەکەم 27 دەنگی هێنا فەرموون ئەوەی دووەم بخوێننەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیاری دووەم ئەو کوشتار و کۆمەڵکوژیەی جینوسای دەرحەق بە هێزدیەکان لە ناوچەی کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی بە ناوی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام داعش ئەنجام درا خەسڵەتی تاوانەکانی جینوساید و تاوانەکانی دژ بە مرۆڤاتی و تاوانەکانی جەنگ لە خۆ دەگرن کە تاوانی نیودەوڵەتین و دەسەڵاتە دستوریەکانی کوماری عێراقی فیدرال بە پێی بەرگەی دووەم لە مادەی 132 دستوری هەمیشەی عێراقی فیدرال بەرپرسیارەتی قەرەبووکردنەوە و دابینکردنی ماف و امتیازاتی قوربانیان و ئاوادانکردنەوەی ناوچەکە لە ئەستۆ دەگرن بەڕێزان ئەندامانی پەرلەمان بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لە دانیشتنی دووەما ڕوونمان کردەوە ئەم یاسایە غەدرێکی گەورە لە ئێزدیەکان نەکات لەبەرەوەی لە ناو یاساکەیە من پێشتریش لەگەڵ هاوڕێیان لە لیژنەی یاسایی قسەم لەسەر و پرسە کرد تەنیا یاسایەک دەرکەین خزمەت بەرکراوە وشەی کوردستانیەکان لابردنی خزمەتی خوشک و برا ئێزدیەکان نەکات بەڕاستی زۆر سپاس بەڵێ پێشنیارەکەەوە کۆی خوێندیەوە بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی خەینە دەنگدان فەرموون ئەو کەسەی ئەر کەسێک لەگەڵە هەر بەڕێزێک لەگەڵە ئەی کێ پێشنیاری کردو کاک تۆ ڕێبوار بەڵێ یەک کەس لەگەڵە سێهەم خوێنەرەوە بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیاری سێهەم بە جینوساید ناساندنی ئەو تاوانانەی کە دەرحەق بە هێزدیەکان لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی بەناو دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام داعش ئەنجام درا خەسڵەتی تاوانەکانی کۆمەڵکوژی و تاوانەکانی دژ بە مرۆڤاتی و تاوانەکانی جەنگ لە خۆ دەگرن کە تاوانی نیودەوڵەتین بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان کێ لەگەڵ ئەم پێشنیارەیە مختەڕەحی کاک بووبەکر بوو خۆی لێرە نییە تەواو کەسی لەگەڵ نییە دواتر ئەوەی چوارم بخێنەرەوە فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیاری چوارەم بکرێتە دوو بەرگە بەم شێوەیە یەک ئەو کوشتار و کۆمەڵکوژیەی جینوسای دەرحەق بە هێزدیەکان لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی بە ناوی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام داعش ئەنجام درا خەسڵەتی تاوانەکانی جینوساید و تاوانەکانی دژ بە مرۆڤاتی و تاوانەکانی جەنگ لە خۆ دەگرن کە تاوانی نیودەوڵەتین دوو دەسەڵاتە دستوریەکانی کۆماری عێراقی فیدرال لە مادە 132 بەرگەی دووەم بەرپرسیارەتی قەرەبووکردنەوە و دابینکردنی ماف و امتیازاتی قوربانیان و ئاوادانکردنەوەی ناوچەکە لە ئەستۆ دەگرن بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر کەس لەگەڵ پێشنیارەکەی بەو شێوەیە کە بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی خوێندیەوە با دەست بەرز بکاتەوە ئەوەی پێشنیاری کرۆلانەی خۆی نەهات بێتەوە بەڵێ سفەر پێشنیاری پێنجەم فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیاری پێنجەم بکرێتە دوو بەرگە بەم شێوەیە یەک ئەو کوشتار و کۆمەڵکوژیەی جینوسای دەرحەق بە هێزدیەکان لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی بە ناوی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام داعش ئەنجام درا خەسڵەتی تاوانە نیودەوڵەتیەکانی جینوسای دژ بە مرۆڤاتی و جەنگ لە خۆ دەگرن
دەسەڵاتە دەستوریەکانی کۆماری عێراقی فیدرال بەرپرسیارەتی قەرەبووکردنەوە و دابینکردنی ماف و امتیازاتی قوربانیان و ئاوادانکردنەوەی ناوچەکە بە پێی مادە 132 بەرگەی 2 لە دەستوری هەمیشەی عێراقی فیدرال ساڵی 2005 لە ئەستۆ دەگرن. 2. حکوومەتی هەرێمی کوردستان پابند دەبێت بە دانوستاندن و هەماهەنگی بۆ بەدەستێنانی مافی کەس و کاری جینوسایت کراوان لەبەر ڕۆشنایی بەرگەی یەکی ئەم مادەیە. بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر کەس لەگەڵم پێشنیارەیە با دەست بەرز بکاتەوە. کەس لەگەڵی نییە. فەرموون پێشنیاری شەشەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیاری شەشەم وەک خۆی ئەو کوشتار و کۆمەڵکوژیەی جینوسایت دەرحەق بە هێزدیەکان لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام داعش ئەنجام درا خەسڵەتی تاوانەکانی جینوساید و تاوانەکانی دژ بە مرۆڤایەتی و تاوانەکانی جەنگ لە خۆ دەگرن کە تاوانی نیودەوڵەتین و دەسەڵاتە دەستوریەکانی کۆماری عێراقی فیدرال بەرپرسیارەتی قەرەبووکردنەوە و دابینکردنی ماف و امتیازاتی قوربانیان و ئاوادانکردنەوەی ناوچەکە لە ئەستۆ دەگرن. بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر کەسێک لەگەڵ پێشنیاری شەشەمە با دەست بەرز بکاتەوە. بەڕێزان ئەندامانی پەرلەمان مادەکە بە دەنگی 45 خاڵەکە بە دەنگی 45 ئەندامی پەرلەمان دەبێتە خاڵی یەکەمی بڕیارەکە. فەرموون بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی خاڵی دووەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان خاڵی دووەم. 3 ئاب بە ڕۆژی کۆمەڵکوژی جینوساید هێزدیەکان دیاری دەکرێت. بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی ئەی کوا وەک خۆی بژاردەی دووەم کە وەک خۆیەتی ئێوە بەس پێشنیارەکەتان داناوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوە شەر لە دانیشتنی خوێندنەوەی دووەمدا هەردوو لیژنەی تایبەتمەند ئەو پێشنیارانەی لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە کە ئاراستە کراون هەر لەوێ لەو دانیشتنەدا ئاماژەیان پێکراوە کە ئەو نەسەیەکی زیادە هەبوو لەو نەسەیە کورتکرا بەم شێوەیە بەڕاستی دەبووایە دەستەواژەی بەناوی دەوڵەتی ئیسلامی و ئەم خاڵە هەردووکیان ئەمڕۆ خراپە دەنگدان بە پێی پەیڕەو. زۆر سپاس. بەڵێ دەستان خۆش بێ بەڵام بۆ جارێکی تر ئەبێ ئەوەی وەک خۆی دابنرێتەوە چکە دەبێ ئەویش بخەینە دەنگدان و پێشنیاریش بخەینە دەنگدان. ئێستاش هەردوو بژاردەکە دەخەینە دەنگدان. یەکەم جار پێشنیازەکە بخوێنەوە. بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی هەردووکی دەخەینە دەنگدان. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیاری یەکەم 3 ئاب بە ڕۆژی کۆمەڵکوژی جینوساید هێزدیەکان دیاری دەکرێت. بەڵێ بەڕێزە بەڵێ نا وەک خۆی. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەبەروی بەڕاستی هەڵەکە لە ئێمە یعنی ئێمە تەبعمان نەکردو لە بەردەستی ئەندامان نییە وەک خۆی لەوانەیە ئێستا لە بەردەستیان نەبێت بۆی پێشنیار دەکەم جەنابەت بۆی لیژنەی یاسایی وەک خۆی بخوێنێتەوە و مقتەرەحمی دومیش بخوێنێتەوە. زۆر سپاس. راپۆرتی پێشووترتان لانیە دێڵە لێ بیخوێنەوە. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان خاڵی دووەم. 3 ئاب بە ڕۆژی کۆمەڵکوژی جینوساید هێزدیەکان دەناسرێت کە لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسراو بە داعش ئەنجام دراوە. بەڵێ ئێستا یەکەمیان دەخەینە دەنگدان. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان من وەکو ئەندامێک لە لیژنەی یاسایی
بەڕاستی تێبینیم هەیە لە لیژنەی یاسایی کە ئەو ڕاستپاردە و ڕەئی ئەندامان وەک خۆی ناخرێتە ناو ڕاپۆرتی لیژنە من لە دانیشتنی لیژنەش پێم سەیرە کە دوای دانیشتنی لیژنە ئەوە دەستکاری کرابێ بۆیە بەڕاستی تێبینیم هەیە دەبێ ئەو تێبینیش بە هەند وەربگیرێ لەلایەن دەستی سەرۆکایەتی پەرلەمان بەڵێ سەرۆکی لیژنەی یاسایی بەڕێ سەرۆکی پارلەمان ئەوان دامەت لژنێ دابێت ئەگەر کۆمبوونی بجێ پێلێت ئەگەر هەندێک کوشولێکی شخصی هەیە ئەم نەمەسوولن پندێ کۆ زانیاری دەفنەمینن هەمی ڕایەت ئەندام پەرلەمانە پێشنیاراب ئەمانە هاتینە نوویسین دوێ راپۆرتێدا و چیکە ئەگەر ئەوان هەمی ئەندامێت لژنە یاسایی و لژنە شەیدا ژیت ئامادە بووینە ئەم پابند بووینە پێ بەڵێ ئێستا فەرمونون خاڵی دووەم پێشنیارەکە بخێنەوە بۆی بیخینە دەنگدان تەنها پێشنیارەکە بەڕێ سەرۆکی پەرلەمان سێی ئاب بە ڕۆژی کۆمەڵکوژی جینۆساید ئێزیەکان دیاری دەکرێت بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر کەس لەگەڵ ئەم پێشنیارەیە با دەستی بەرز بکاتەوە ئەمانی ژمارت ئێمەش زیاکەن بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئەم پێشنیارە بە دەنگی 77 پەرلەمانتار ڕەزامەندی لەسەر دەربڕا پێشنیاری دوای ئەوەش بخێنەوە فەرمونون بەڕێ سەرۆکی پەرلەمان پێشنیاری دوام سێ ئەو بە ڕۆژی کۆمەڵکوژی جینۆساید ئێزیەکان دەناسرێت کە لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسراو بە داعش ئەنجام درراوە وەک خۆیە بەڕێزان ئەندامانی پەرلەمان کێ لەگەڵ ئەم پێشنیارەیە بەڵێ دوو کەس کەواتە پێشنیاری یەکەم پەسەند کراکە سێ ئاب بە ڕۆژی کۆمەڵکوژی جینۆسایدی ئێزدیەکان دیاری دەکرێت بەڵێ فەرمونون نقطە نیزامیتان نەبوو کاکزانە بەڵێ فەرمونون بەڕێ سەرۆکی پەرلەمان لە بڕگەی یەکەم و لە بڕگەی دووەمیشدا لە خوێندنەوەی دووەم پێشنیازێکە بوو لەلایەن بەشێک لە ئەندامانی پەرلەمان و پشتگیری پێویستیشی بەدەستێنا کە وەک خۆی دەقەکە دەخوێندراوێ تەنها بەناوی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام بناسێندرێت ئەم بەناویە نەخرایە دەنگدان پێمان وابوو زەڕورە لەم بڕگەی دووەمیشدا بخرێتە دەنگدان چونکە ئێمە ڕامان وایە کە ئەم بەناویە زۆربەی هەرە زۆری گرفتەکان چارەسەر دەکات زۆر سوپاس لە ڕاستی ئێمە لەو مادەیەمان ینی ئەو خاڵەمان دەنگ لەسەردا و پەسەند کرا ئەمە ئیشکالێتێکە هیوادارم لە داهاتووە ئەمانە دووبارە نەبنەوە سێهەم فەرمونون بەڕێ سەرۆکی پەرلەمان سێەم دەبێ ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم بڕیارە جێبەجێ بکەین بەڕێزان ئەندامانی پەرلەمان کێ لەگەڵ خاڵی سێهەمە وەکەوەی بەڕێ سەرۆکی لیژنەی یاسایی خوێندنەوە بەڕێزان ئەندامانی پەرلەمان زۆر سوپاس دەقەکە بەم شێوەیە پەسەند کرا بە دەنگی 79 پەرلەمانتار دەبێ ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم بڕیارە جێبەجێ بکەن فەرمونون خاڵی چوارەم بەڕێ سەرۆکی پەرلەمان خاڵی چوارەم
هیچ پێشنیارێک نییە ئەسڵەکەی وایە کار بە هیچ دقێکی یاسایی ئەم بڕیارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم بڕیارە ناکۆک بن. بەڵێ بەڕێزانن دامانی پەرلەمان هەر کەس لەگەڵ دقی خاڵی چوارەمە بۆ شێوەیە کە بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی خوێندیەوە با دەست بەرزکاتەوە. بەڕێزانن دامانی پەرلەمان زۆر سوپاس دەقەکە بەم شێوەیە پەسەند کرا بە دەنگی 67 پەرلەمانتار کار بە هیچ دقێکی یاسایی یان بڕیارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم بڕیارە ناکۆک بن. فەرموو بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی. بەڕێز سەرۆکی پەرلەمان خاڵی پێنجەم دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم ئەم بڕیارە لە ڕۆژی دەرچوونیەوە جێبەجێ دەکرێت و لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان بڵاو دەکرێتەوە. بەڕێزان ئەندامانی پەرلەمان کێ لەگەڵ پێشنیاری یەکەمەوە ئەوەی کە بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی خوێندیەوە فەرموون. بەڵێ 15 دەنگ پێشنیاری یەکەم ڕەزامەندی 15 پەرلەمانتاری بەدەستێناوە. پێشنیاری دووەم بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیاری دووەم وەک خۆی ئەم بڕیارە لە ڕۆژی بڵاوبوونەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستاندا جێبەجێ دەکرێت. بەڕێزان ئەندامانی پەرلەمان کێ لەگەڵ ئەو پێشنیارەیە وەکەوەی بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی خوێندیەوە. بەڕێزان ئەندامانی پەرلەمان خاڵی پێنجەمی بڕیارەکە بەم شێوەیە بێ بە دەنگی 63 پەرلەمانتار ئەم بڕیارە لە ڕۆژی بڵاوبوونەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان جێبەجێ دەکرێت. فەرموون بۆ خێنەوەی هۆیەکانی دەرچواندن سەرۆکی لیژنەی یاسایی. بەڕێز سەرۆکی پەرلەمان هۆیەکانی دەرچواندن دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم لە پێناو دیاریکردنی ڕۆژی 3/8/2014 بوو بە جینۆساید ناساندنی تاوانەکانی کومەڵکوژی ئێزدیەکان و دابینکردنی ماف و ئەمتیازات و قەرەبووکردنەوەی قوربانیانی ئەو تاوانە کە لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی داعش بە ناوی دەوڵەتی ئیسلامی ئەنجام دراوە ئەم بڕیارە دەرچوێندرا. بەڵێ بەڕێزانن دامانی پەرلەمان کێ لەگەڵ ناوەڕۆکی هۆیەکانی دەرچواندنە بەو شێوەیە کە بەڵێ بەنای خۆی بەخشندەی میهرەبان بەدری ئیسماعیل بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشگیری لە قسەکانی بەڕێز کاکزانە دەکەم. جەنابەتی شارەت بۆ داگوایە ئەو خاڵەت تێپەڕێنراوە بەناو کۆتایی پیاتوە بەڵام لە هۆیەکانی دەرچواندنە بەناو دووبارە بۆ تۆ وە تێبینیەکیشم هەیە دەوڵەتی ئیسلام نووسراوە دەبێ بکرێ بە دەوڵەتی ئیسلامی. دەستخۆش. بەڵێ ئێمە لەوەی یەکەماین هێشتا لە پێشنیاری یەکەماین. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان کێ لەگەڵ ناوەڕۆکی هۆیەکانی دەرچواندنە بەو شێوەیە کە بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی خوێندیەوە با دەست بەرزکاتەوە. پێشنیاری یەکەم 15 دەنگی بەدەستێناوە. بەڵێ بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی ئایا لە ناو هۆیەکانی دەرچواندن وەک خۆی وشەی بە ناوی تێدا بوو یا خۆتان بۆتان ئیزافە کردووە؟
بله برای سروکی پارلمان بله لأصلك دا بەڵێ لأصلك دا نبوه بناوی دولت اسلامی با خۆی قسە بکە ببورن با بۆ خۆی قسە بکە ببورن بەڵێ بەڕێ سەرۆکی لیژنەی یاسایی فەرمونون تدنین بو وشەی بەناو هەبوو یا بۆ خۆتان زیادتان کردووە برای سروکی پارلمان لدانشنی خویندنای دوام دا اما لجنه یاسایی و لجنه شهیدان و جنوساید و زندانیانی سیاسی اضافه مان کرد بەڵێ وەکو پێشتر ئاماژەمان پێداوە بەڵام لە ئەسڵەکەیدا نییە بەڵێ. کە ئێمە ئیزافامان کردبووە دەبووە بخرا دەنگدان بەڵێ ئەو مامەڵە لەگەڵ ئێمە مامەڵە لەگەڵ دقەکەەوە خۆی دەکەین بەڵێ بەڕێزی تۆ ڕێبوار بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان لە داڕشتەی لە پەیوەست بە هۆیەکانی دەرچواندن لە داڕشتەی ئەسڵدا وشەی بەناوی تیانە بەڵکو وشەی ناسرااو بە داعشی تایە بۆی تکاکەم کە ناسرااو زیاکەن وەک خۆی ئەسڵ بەناوەکە ڕز لەوە خۆی بکرێتەوە ئەگەر لە مادەیەکی بکرێت بە شاوشەی ناسرااو هەیە دەبێت زیادیکەنەوە بەڵێ 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 وشەی ناسرااو لەوەک خۆی هەبوو یان نەبوو مناخان بەحسە کەواتە بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئێمە بە یەک پێوەەر مامەڵە لەگەڵ هەموو دەقەکانەکەین ئەگەر وەک خۆی لە هەر شوێنێکی ئەم پرۆژە بڕیارە پێشنیازە بڕیارە وشەی ناسراوی تێدا بوو بێ دەنگیشمان لەسەردا بێ وەک خۆی دەبێت تێکرێتەوە و ئەوە هەڵەیەکە بەسەر لیژنەی یاسایە تێپەڕیوە کەواتە ناسرااو ئێستا بۆ هۆیەکانی دەرچواندنیش زیاکەن بەڵێ 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 بالضبط یەک لەحظە بەڵێ بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی ئێستا هۆیەکانی دەرچواندنمان بۆ بخێنەرەوە وەک خۆی بەبێ هیچ دەستکاریەک برای سروکی پارلمان هۆیەکانی دەرچواندن بۆ بەدیهێنانی دادپەروەری و دابینکردنی ماف و امتیازات و قەرەبووکردنەوە و کەمکردنەوەی ئاساوەرەکانی تاوانەکانی کۆمەڵکوژی جینوساید یزدیەکان کە لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە عێراق ناسراو بە داعش ئەنجام دراوە و بە مەبەستی زیندوڕاگرتن و ڕێسلێنان لە قوربانیەکانی ئەم بڕیارە دەرچوێندراوە بەڵێ هەر کەسێک لەگەڵ ناوەڕۆکی ئەم بەڵێ پەیوەندی بەو دەقەوە هەیە بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان نە لە خوێندنەوەی دووەمە ئەوەی کە لە بەردەستمانایە نە لەوەی ئێستاە هیچیان نەنووسراوە دەوڵەتی ئیسلامی هەردووشان نووسراوە دەوڵەتی ئیسلام ئەگەر بگەڕینەوە بۆ دەستەواژە عەرەبیەکاڵێ دەوڵەتی ئیسلامی بەڵێ العێراق وەشام دەوڵەتی ئیسلامی دەکرێت ئەوە هەڵەیەکی ئیملائیە دەکرێتە دەوڵەتی ئیسلامی و ناسراوی شتێدا بێ بەڵێ کاگومێت بەناوی خۆی گەورە بەڕێ سەرۆکی پەرلەمان زۆر داوای لێبوردن ئەگەر نقطە نیزامی نەبیتن بەڵام ڕوونکردنەوەیەک بە هەم بۆ ڕایگشتی هەمیش بۆ بەڕێزان ئەندامانی دوای ئەوەی کە یاساکە پەسەند دەکەین دەرفەتە دەدەمێ ڕوونکردنەوەیەک بۆ ڕایگشتی بڵاوکەی بڵێ بەڵێ بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر کەس لەگەڵ ناوەڕۆکی هۆیەکانی دەرچواندنە بەو جۆرەی کە بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی خوێندیەوە فەرموو با دەست بەرزکاتەوە چەنە بڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان هۆیەکانی دوارچواندن پێشنیاری دووەم وەرەگیرێ بە دەنگی 47 ئەندامی پەرلەمان بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی بەڕێزان ئەندامانی پەرلەمان لە خاڵی یەکەم وشەی ناسرا و ئیزافە ئەکرێتەوە ئەگەر لا دراوە چکە ئەوە دەستکاریکردنێکە کە نەدەبوو دەستکاری بکرێ ئێستا بەڕێزان ئەندامانی پەرلەمان کۆی پێشنیازی بڕیاری دیاریکردنی ڕۆژی 3 2014 وەک ڕۆژی کۆمەڵکوژی ئێزدیەکان دەخەینە دەنگدان هەر کەس لەگەڵە
زۆر سپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمان بە کۆی دەنگ پێشنیازە بڕیارەکە پەسەند کرا هەرچەندە ڕۆژەکە ڕۆژێکی خام ناکە بەڵام پیرۆزبایی لە خۆمان و گەلی ئێزدی دەکەین بە بۆنەی پەسەندکردنی ئەم پێشنیازە بڕیارە زۆر سپاس. بەڵێ 87 بەڵێ بەڵێ کۆبوونەوەکەمان هەڵەگرین و زۆر سپاس.